دڵەکزێ یەکێکە لەو حاڵەتانن کە ڕەنگە زۆری نەمان ڕوبەڕووی بووبێتینەوە بۆیە لە تەوەری تەندروستی ئەم ڕۆمانە باسی هۆکار و نیشان و چارەسەرەکانی دڵەکزەیەکەن بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سیروان حەمە شەریف قەرەداغی کە بەڕێزیان پسپۆڕی پزیشکی پسپۆڕی کۆئەندامی هەر سوودجگەرن بە خۆشحاڵی سا لە ستۆدیۆ لامان ئامادەیە بەڕێزیشتان هەر پرسیارێکتانەیە لەسەر ئەم بابەتە توانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی مێتا یاخود فەیسبووکەوە بە کۆمنت بۆمان بنووسێ مەژاڕاستی دکتۆریەکەین. دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێت. دکتۆر دەستپێک با پێناسەیەک بۆ دڵەکزێ بکەین با بزانین لە ڕووی زانستی و چۆن پێناساکرێت. لە ڕووی زانستی و دڵەکزێ بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی هەرەڵێ دڵەکزێ بە ئینگلیزیش هەرەڵێ هارت بێن بە عەرەبیش ئەڵێ حەرگە. ئەمانە هەمووی یعنی سووتانەوەیەک وەیا کزەیەک لە خوارەوەی قەفەزەی سینیە هەستەکەی وەک ئاگرێکی تیابێ و لەبەرەوەی تەنیش دڵە لەبەرەوە پێڵێن دڵەکزێ. باش هۆکارەکانی چییە دکتۆر؟ هۆکارەکانی زۆرە. ئەم شوێنەی کە خوار قەفەزەی سینگ لە پێشەوە وە سەرەوەی سێک وەکو شوێنێکە کە هەموو ئەندامەکانی تر زۆربەی زۆری ئەندامەکانی تر لەویا تێکەڵە بێ وەکو سوورێنچک و گەدە مایدە لەگەڵ بۆری زراو لەگەڵ بۆری پەنکریاز ئەمانە لەویا تێکەڵ یەکترێ بن کە تێکەڵی یەکترێ بن ئیتر هەر یەکێ لەمانە تووشی کێشەیە بوو لەوێ ئازارێ دەست پێکە ئازارەکە بۆ چونکە ئەگەر ئێمە سەیری ناو مایدە بکەین ترشێکی زۆر بەقوەتی تایە ئەو ترشیە ئەگەر بێتە سەر پێس ئەی سووتێنێ بەڵام خواوە مایدەی دروست کردووە کە تەحەملی ئەوە بکە هۆکارەکەی یا ئەوەیە ئەو ترشێ زیاد لە پێویزیاکە یا سوورێنچک دەرگاکەی خوارەوەی شلە بێتەوە کە شلە بێتەوە هەڵەگژێ بە سوورێنچکە کە هەڵەگژێ بە سوورێنچکە ئیتر سوورێنچک خۆی تەحەملی ئەو چەورێ و ترشێ زۆرە ناکە ئیتر وەک دڵەکزێک جۆری خواردن هۆکارە بۆ ئەوەی کە تووشی دڵەکزێ بین بتاکید خواردن یەکێ لە هۆکارەکانی خواردنە تێکچوونی هەرس و یا سوء لە هەزمی پێ ئەڵێن طبعاً ئەبێ بەهۆی ئەوەی ئەو ترشێ زۆر بێت چونکە تۆ گەدەی بەشەر وەڵامی خواردنەکە داهاتەوە کە تۆ خواردنێکی زۆر قورسی تێ ئەەکەی ئەویش بە قوت جواباتەوە بەس خواردنی قورسە یان جۆرێکی خواردن هەیە دیاریکراوە بێت کە ئەمە دووشی دڵەکزێ بکات یعنی هۆکاری زۆرە هۆکارەکەی یەکێ لەوانە کە ئەو خوارەوەی بۆری سوورێنچک شل بۆتەوە کە نەخۆشەکە لەسەر چیەوە شلە بێت دکتۆر؟ یا ئەوە تا لە ئەسڵاش لە یا بەهۆی نەخۆشیەوە یا بەخۆی ئەوەی وەی کە زەخت لە خوارەوە زۆرە و زەخت زۆرەکە ویا بەهۆی بازێ دەرمانەوە کای خوا شلێ کاتەوە اینجا کە نەخۆشەکە پاڵەکەوێ گەدەی بەشەر وەکو قاپێ وایە ئەبەم شێوەیە ئەمە سەرەوەیەتی ئەمە خوارەوەیەتی کە ئەبێ ئەو چەوری و ترشاوە لە خوارەوە بێ کە ئەو پاڵەکەوێ هەڵەگەڕێتەوە و یەکێ لەو هۆیانەی کە خۆمان زۆر ئەیبینین ئەوانەی کە لەسەر دەمەخەون ئەوەی کە لەسەر دەمەخەوێ بزەبت مایدە ئاوا هەڵەگێڕێتەوە بڵین دەرگای مایدەی سەرەوە ئەکەوێتە ژێرەوە کاتەوانە ئەگەریان زۆرترەکە تووشی دڵەکزێ بێت یعنی یەکەم شت کە پێڵین ئەڵین لەسەر دەم مەخەوە یا لەسەر لای چەپ مەخەوە بۆ چونکە لای چەپ کە لای چەپە خەوی سەرەوەی مایدە ئەکەوێتە ژێرەوە چونکە ئاوایە لەبەرەوە ئەوە هەڵەگژێتەوە بەو سوورێنچکە سوورێنچک ئەسێتە طبعاً هۆکارەکانی یا شل بوونەوەی سوورێنچک یا بازێ خواردن کە خواردن تۆ جیپەیەکە خۆی فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە خواردنێکی سووکە خۆی ویا عەرە خواردنەوە عەرە خواردنەوەکان بەگشتی بەڵێ حەولێکان مائیدە ئەڕووشێنێ کە مائیدەی ڕووشان ئەسێتیا ئەوی جواباتەوە ترشی ئەڕێژێ ویا تێکچوونی خواردن
هی وایە سەعات سێی شەو ئەچێ بۆ گیپە خواردن و چوارە خەوێ ئەوە نابێت تۆ ئەبێ ڕێکردنەوەی خواردن ڕێککردنەوەی خەوتن و جۆری خەوتن بەڵێ و دوای ئەوە یعنی کە قەلق زۆر دەورە بینێ یعنی کە ئینسان مێشکی مەشغوڵ بوو مەعیدەیشی مەشغوڵە بێ و کرژە بێت و کاری لێکات و ترشیەکە زیاتر ئەڕێژێ و یا جگەرە خواردن زۆر دەوری هەیە لە هۆکارەوەش و یا سک پڕی ئافرەت کەسکی پڕە بێ زەختەکە یعنی قەبارەیەکتر لە ناوسکایەتی پاڵی پێوانێ بۆ سەرەوە کە پاڵی پێوانێ بۆ سەرەوە زەختەکە لە سوورێنچک و یا هۆرمۆنات بۆیە خانمانی دووگیان زۆر تووشی دڵەکە خانمانی دووگیان زۆر توش دەبن و دوایە تۆ یعنی خواکە مایدەی بۆ دروست کردووی ئەو زیایە بۆسکی شل کردوتەوە بۆی هین بێت جاری وا هەیە زەختەکە هۆرمۆنات قەلەقی باشە دکتۆر خواردنەوە گەرمەکان بۆ نمونە خواردنەوەی چا بە گەرمی قاوە بە گەرمی ئەوانە ڕۆڵی هەیە ئەوانە زۆر ڕۆڵی هەیە چونکە ئەو وڵاتانەی کە مەسەڵەن سەیابان یەکێکە لە وڵاتانەی کە خواردن چۆنە خوارد لە تاوەکەوە بۆ دەمێ مەجای سارکردنەوەی نییە لەبەرەوە سەیرەکەی لە وڵاتانە یعنی تۆ مێزەکەت کە لە مەطعەمەکە دانیشی ئەو گۆشتەکەت بە کاڵی بۆیەنێ خۆ دەیبرژێن و یەکسەر بۆ دەمە ئەمە هۆیەکە لەو هۆیانەی کەوا لێکە سوورێنچکیش خۆ گۆشتە خۆ بەرگ نییە باشە ئەی خواردنە سوورۆکراوەکان دکتۆر خواردنەوە سوورەوەکراوەکانی تەسیریە هەیە چونکە قورسە دوای ئەوە هیوا هەیە خواردنێکی زۆرە خواو یەکسەر بەسەریا خەوێ ئەی چی بکات دکتۆر یعنی ئەو خواردنانەی تر بە تاوەتی لێ دوورکەوێتەوە یان ئەبێ چ ڕێگایەک هەیە بیگرێتە بەر بۆی تووشیم دڵک زێنە بێ ڕێگا زۆرە جارێت طبعا تەنزیمی خەوە بکە تەنزیمی هیوا هەیە نازانێ خۆی سعات چەندە خەوێ کەڕەتی سعات حەوتی ئێوارە خەوێ کەڕەتی سعات دوی شەو یا خاستەنەوانی کە دانیشن بە دیار مۆبایل و چاتە و سعات سێی شەوە خەوێ سعات دوی شەو نانەخوا ئەمە نابێ ئەبێ تۆ تەنزیمی خەوت بکەی کە باش خەوتی قەلەقەکەت کەمە بێتەوە تەنزیمی خواردن بکەی ئەبێ مەعیدەی فڕابێنی لەسەر ئەو خواردنە لە چێ کاتێکە کۆ تۆ هەرەوە نییە کاتی بۆ دانەنێ هەر تێکەی ئەبێ کاتێکی بۆ دانی بزانی کەیە خۆی و دوای ئەوە بەلای کەمەوە هەموو کەسێک باشترە 3 ساعت خۆی قانون ئەڵێ 3 تۆ بڵێ 2 تۆ بڵێ 3 ساعت پێش نووستن خواردنەکەم خوارد بێ ئەویش پێش 3 ساعتەکە وە خوارد بێتە شتێکی بەسیط بێت دوایەوە هەمووی شلە نەبێ بۆ شلەکە کە کەوتی یەکسەر هەڵەکژێتەوە بە سوورێنچکە باشتر وایە ئێوارە خواردنێک هەیە کە سوودی هەبێ بۆ کەسانی کە زۆر تووشی دڵەکزێ بن ئەو خواردنە سوکەکان تۆ ئێوارە کەباب مەخۆ جیپە مەخۆ و دوایەوە 3 ساعت پێش خواردنەکە پێش نووستنەکە هیچ مەخۆ ئەگەر خواردت تۆزێ ئاو بخۆ دوایەوە کە نووستی وای یەکسەر لەسەر دەمە خەوێ ئەو هەموو خواردنە یەتەوە بەسەر سەرەوەی مەعیدە و سوورێنچکە یعنی خەوتیشی لای دەستی ڕاست باشترە و دوایە و تۆزێ شانە بەرز بێ و ملێ بەرز بێ بۆ ئەوەی ئەمە کە ئاوا زۆر نێتە خوارەوە تۆزێ سەرەوەی مەعیدە بەرز بێ بۆ ئەوەی هینکە یعنی خۆی لە هەموو نەخۆشیەکە پارێزکردن لە هەموو شتێ باشترە باشە دکتۆر ئەگەر بۆ نمونە کەسەکان حەزیان لە گیفە بوو لە کەباب بوو لە خواردنە چۆرانی کە تۆ باست لێوە کرد لەگەڵ خواردنی ئەوانەیە ئەگەر سەوزەیەکی باش بخوات قاپێزەڵاتی گەورە بخوا سەوزەوات بخوا لەگەڵەیە هەر ئەگەری هەیە تووشێم دڵک زەی بکە کەمترە سەوزە زۆر باشە من ڕەنگە 1000 جار لە تەلەڤیزۆن لە ڕادیۆ لە فەیسبوک لە هەموو شتێکە باسیەوەم کردووە نەک بۆ دڵەکزێ بۆ قەبزی بۆ کەمکردنەوەی کۆلۆسترۆڵ بۆ کەمکردنەوەی چەوری بۆ دڵەکزێ بۆ ئەمانە سەوزە زۆر باشە
کە تۆ ئێژڵەی سەوزە خەڵگەڵێ سەوزە هەمووی بە کەوەر و کەرەوستەیەکە کەوەر و کەرەوست سەوزەیە بەڵام تۆ ناتوانانی چوار دەسک بەیەکەوە خۆی سێ تەڵە خۆی ئیتر دڵی لێ تۆرێ بەڵام ئەو سەوزانەی کە لە کوردستانی خۆمانە هەیە و زۆرە وەکو بامێ باینجان خەیار ترۆزی شێلم تور سڵق پاقلەی تەڕ فاسۆلیای تەڕ کاه و کەلەرم قەرنابیت کوولەکە سپێناغ بڕوکلی ئەو هەموو تۆ لە بەرم کردووە ئەمانە تۆ کە خواردنە خۆی بەڵێکی پەبخۆ چیە خۆی بیخۆ بەڵام سەوزەیەکی باش لەگەڵیا تۆکی پەکەوە یا کەبابەکەوە یا گۆشتەکە یا خواردنەکە کە بە ڕوبعێکی خواردنەکە بەلای کەمەوە زیاد لە نیوەی ئەو خواردنە با سەوزە بێ سەوزەیش ئەوانە بێ تۆ گەر سێ قاپ بامێ بخۆی زەرەر ناکەی باشە دکتۆر من زۆر بیستومەڵێ ئەگەر تووشی دڵەکزێ بووی خیار بخۆ خیار زۆر باشە بۆ دڵەکزێ لە قسەکانی خۆش تا باسی خیارت کرد خیار ئەوەنە کاریگەری هەیە خیار وەک سەوزە بەڵێ وەک سەوزە یعنی وەکو سەوزە کە تۆ ئەو چەوریەکە ئەو چەوریە و ترشێکە لە مەعیدا بوو عەزیەتیا خواردنی چەوری شتیا هەر عەزیەتیا و زیاتر ترشەڵۆکەکە ئەڕێژێ بەڵام کە سەوزیەکەت خوارد تەخفیفیەکە مەسەن قاپێ بامێ بخۆ لەگەڵێ قاپێ باینجان بخۆ قاپێ بڕوکلی بخۆ باشە دکتۆریکە لە بینەرەکەمان پرسیاری کردووە ئەڵێ ئەگەر سەرقاپی مەعیدە شل بێت چارەسەری چییە؟ سەرقاپی مەعیدە باشتر وایە خۆی تا بۆت بکرێ بە پارێز ئەگەر نەکرا ئەوسا عەمەلیات چونکە پارێزەکە چییە دکتۆر کە بیکات؟ پارێزەکە یەکەم خواردنە ڕێخەرەوە و نووسنە ڕێخەرەوە تۆ جیپەیەکە خۆی نیوەڕان بیخۆ ئەوانەی شەو باشتر وایە تۆ پارویە دوو پارویشتی ڕق بخۆی 3 ساعت پێش نووسن بەلای کەمەوە یعنی تۆ ئەگەر دوو پاروی ڕق بخۆی ئەوەت ترشی لە ناو مەعیدەتا کۆ نابێتەوە بەڵام ئەگەر شلە بخۆی شلەکە چیەکە لە ناو مەعیدا کۆ ئەبێتەوە و ترشەکەی بەسرا ڕژێ و هەرکە پاڵکەوتی وەک مەنجەڵێ هەڵی گێڕیتەوە چەوریەکەیەتەوە بۆ سوورێنچێک لەبرەوە ئەمە زۆر زەروریە 3 ساعت پێش نووسن هیچ مەخۆ خەوتی زۆر هەیە لەوانەیە کە لەسەر دەمە خەون یا چەپ تووشی ئەوە بن باشتر وایە لەسەر پشت قەوی یا لای ڕاست و شانیش بەرز بێ کە شانە بەرز بێ بۆی سەری مەعیدە تۆزێ بەرزکەیتەوە بۆ ئەوەی عەزێتی نەگا و دوای ئەوە ئەگەر بەوانەی چارە نەبوو حەبە بۆ زیادکرێ حەبەکە ئەو حەبانەیە کە تۆزێ مەعیدە چالاکترە کاتەوە و دەرگاکە داخە زۆربەی زۆری ئەوانە بەوە چابن ئەگەر چانەبووی ئەوسا مەجبوری نەشتەرگەری وە دکتۆر هاوڵاتیەک نووسێتی ئەڵێ دەرمانی گیایی کوردەواری بۆ گەدە باشە یاخود ئەو دەرمانانەی کە لە تاقیگایە بەکارەهێنرێن دەرمانە گیایە کوردەواریەکان ئەڵێ ئەمانە باشن دەرمانی گیایی طبعاً دەرمانی گیایی کاڵی دەرمانی گیایی ئایا گیایە ئایا حەبەکەی بازار نییە کردویانە کە بسوولەوە و یا ناویانە خۆی هەموو شتێ ئەبێ بە کواڵیتی کۆنتترۆڵا بڕە واتە تۆ لەگەڵ ئەو دەرمانانەیە کە لە تاقیگایە بەرهەمهێنرا و دروستکراون ئەو دەرمانانم کە ئەسڵەن گیایە وەلە ئەوەی لە تاقیگایە بەڵام ئایا ئەوەڵێ دەرمانی گیایی تۆ متەکی دیگایە لە سینەوە هاتووە نازانی چییە بەڕاستی تۆ سەوزەواتە کوردیەکان بڕۆ 2 کیلۆ بامێ بکڕە و بیخۆ ئەوە تۆ متەیوە لەو ڕەنگاویش کیمیاوی پێوە کرابێ بەڵام ئەوە زۆر باشترە لەوەی کە من بەڕێی من دەرمانە گیایەکان دەرمانەکانی تاقیگە ئەویش هەریا لە گیاوە وەرگیراوە یا دروست کراوە لەسەر شکلی گیا لەگەڵ ئەوانە دروست کراوە بەڵام حسابی بۆ کراوە شتە خراپەکانی لێ دوورخراوەتەوە شتە باشەکان و دوایەوە حتا دەرمانی شەکڕی ئەویشە بێ کۆڵتی کۆنتترۆل باشە دکتۆر هەموو ئەو سەوزانەی کە باسە کرد پێویستە هەموو ژەمێک لەسەر سفرەکەمان هەبێت یان ئەگەر 2 ڕۆژ جارێکیش ئەم سەوزانەی کە باست کرد نەخێر ئەبێ هەموو ڕۆژێکمان پرسیاری کردووە ئەڵێ هەموو ئەو سەوزانەی کە باسە کرێت ماڵ نییە
دوو ڕۆژ جارێک بۆ من ئەو سەوزانە نەکا بە شلە یا لەسەر سفرەکەی دانێ نەتون نەیخوات کەواتە بێ کەسمان تووشی دڵەکزێ نەبێ آخر گوێ بگرە بەڵێ خۆ من نەموتۆ لە سەد ئەوی خواردی ئیتر تووشی دڵەکزێ نابێ ئەمە کە تۆ ئەی خۆی یارمەتی دەرێکە ڕەنگە لە سا پەنجای ئیشەکەت بۆ چاکە بەڵام دوای ئەوە بڕی چەنگەخوا ئەو بەتەمایە دوو گوڵبامێ بخوا و ئیتر معدەی نەیەشێ یاریتە قەبز نەبێ تۆ بەلای کەمەوە ئەبێ یعنی زیاد لە نیوەی خواردنەکە سەوزە بێ هەم بۆ دڵەکزێ بۆ قەبزی بۆ جەڵتە بۆ شەکرە بۆ ئەمانە بۆ کۆڵسترۆ باشە دکتۆر پێمان بڵێ چ کاتێک دڵەکزێ بۆ نمونە پێویستی بۆیە کە تۆ سەردانی پزیشکێک کە ڕەنگە زۆری نەمان تووشی دڵەکزێ بوو بێتین بەڵام نهاتی بێتین بۆ لای پزیشکێک و چاک بوو بێتینەوە بەڵام چ کاتێک گرنگە کە کەسەکان سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ وەرگرتنی چارەسەر ئەو کاتەی کە ئیتر چار نابێت تۆ کە ڕەتێ تووشی دڵەکزێبی لای سەیدەلی حەبێکی نعناخ ئەکڕی و چاکە بیتر بۆ چێچیتە لای دکتۆر بەڵام ئەگەر هاتوو شتەکەی تر بەردەوام بێ چارە نەما و بە تایبەتی ئەوانەی لە عمری چل بەرەو ژوورترن چونکە دڵەکزێکە احتیمالە شێرپەنجە بێ احتیمالە شتی تر بێت طبعا یەکێ لە هۆکانی شێرپەنجە لەبەرەوە ئەوەی کە ئێستا لە یابان لەبەرەوەی دڵەکزێ زۆرە و سەرەتانی مایدە زۆرە لەبەرەوە خواردنەی کای خۆن لەبەرەوە ئەڵێ لە دوای چلەوە ئەگەر هات و شتەکەت دڵەکزێکەت بەردەوام بوو سەردانی دکتۆرکە و نازۆرکە لەبەرەوە تۆ جارێ دووجار ڕەنگە مشکلە نەبێ بەڵام تۆ بەردەوام وابی طبعا نەوسان ناچارە سەر دکتۆر خاتونێک پرسیاری ئەوەی کردووە ئەڵێ ئەی بۆ ژنی دووگیان لە قۆناغی دووگیانە کە تووشی دڵەکزەیە بێ باشترین ڕێگا چارەسەر چییە کە ئەو ژنە بیکات لە هەموو کاتێکە ژنی دووگیان و ژنی یەکگیانیش دایمە پێویستە پارێزەکان پارێزگاریکردن پێش عیلاج ئەوەیە کە خواردن جۆری خواردنەکە بگۆڕی جۆری خەوەکەت بگۆڕی زیاتر وا بخەوی کە دەرکی سەرەوەی مایدەت لە هیت بێ لە لای سەر لای ڕاست بخەوی باشترە و دوای ئەوە ئەگەر ئەمانە دوای ئەوە ئەگەر ئەمانە چارن نەبوو ئەوسا پێویستی بە دەرمانە و دەرمانەکانیش ئەبێ ئەو دکتۆر بۆ دیاری بکە ئەوەی کە زەرەی بۆ مناڵەکەنە باشە دکتۆر چی سەبارەت بۆ دەرمانە خێرایی کە لە زۆرینی دەرمانخانەکانە کە باسی دڵەکزی لەگەڵاکەی ئەو دەرمانەت پێ ئێرێت کە ڕاستەوخۆ چاک دەکاتەوە بۆ کاتێک ئەو تۆزی مایدەیە کە ئەی خۆی یان دکتۆر حەپێکە دایەکرۆژی ئەوە حەبی مەغنیسیۆمە ئەوە تفتە دژی ترشیە واکەی خۆی باش دەبێ و باشترین تەشخیص بۆ ئەوەی کە بۆ دەرکەوێ ئەمە دڵەکزەیە نەخۆش کەیەتە لام دوو حەبلەوەی ئەمێ کە خواردی وەکو ئاوێ بکەی بە ئاگرا باش بوویترەوە دڵەکزێ باشە دکتۆر کێشی زۆر سەیدەلێکی ژەیە باشە کێشی زۆر کەسێک کێشی زۆر بێت ئەکرێت بڵین ئەم کەسە زیاتر تووشی دڵەکزێ بێت بەڵێ چونکە ئەو وەکو دوو گیانەکە وایە ناوسکی پڕە لە بەز وەزەختی لێکا لەسەرەوە و سوورێنچکیش لە کاتەوە وایە یاریتر هاو کێشەکانی تێگا باشە دکتۆر خواردنە توونەکان خواردنە ترشەکان زیایەکە ئەوانە زیایەکە بەڵێ ترشیاتە ئەو شتانەی کە مایدە یەشتێنێت ترشیاتە دوایەوە خواردنهێنەکان و دەل و بیبەرە ئەمە وەکو خۆی ئەی سووتێنێتەوە اینجا خۆی سوتاوەتەوە و یعنی وەکو بەنزینەکەی بە ئاگرە دکتۆر جگەرە تا چەند هۆکارە جگەرە زۆر هۆکارە جگەرە خۆزگە هەموو کەسێەوەی جگەرەی خوارد بە قەر من بیزانێ چەند زەرەری هەیە دکتۆر بۆ نێرگەلە و جگەری ئەلکترۆنی و ڤایپۆمانە شەروایە هەموو یەکشتن و یەک لە یەک خراپترن و باشیان تیانێ یعنی باشیان تیان نییە یەک لە یەکیش خراپترن و جگەرە لە تەوقی سەر تا قاچی چ نەخۆشیەک سەرەتانێک چ نەخۆشیە هەبوو بڵێ جگەرە دەستی باڵایتایەتی بەتایبەت بۆ دڵەکزێ ئەتوانین بڵین بۆ هەمووی و بۆ دڵەکزێ زۆر تەسیری هەیە و زۆر چونکە بۆ
ئەویش مەعیدا جوڵێنێ بۆی ئەو ترشێ هینکاوە دوایەوە ئەو بۆری سوورێنچک شلە کاتە. باشە دکتۆر زۆر کات کە ئێمە تووشی دڵەکزەیە بین لە مارکێتەکان ئاچین سۆدا ئاکرێنەوە سۆدا باشە ئاسایی ئەوە سۆدەیە هەڵە چێ و ئەی خۆیتەوە و ئەگەر تۆ باش بووی شتێکی باشە و دوایەوە زۆرە لە بازار بەڵام ئەوەی کە زۆر زۆر و هەموو جارێ و هەموو جارێ دووپاتە بێتەوە شەر نییە هەر مەعیدەیش بێت یعنی دەروەی مەعیدە وتمان لەوێ بۆری زراوێتە سەری پەنکریازێتە سەری دوایەوە مەعیدەیە سوورێنچکە لەوێ شوێنی یەکگەیاندنی زۆربەی زۆری کۆندامەکانی ناولەشە لەبەرەوە ئەوە هۆیە احتیمالە ئەو زەلامە بەردی زراوی بێ بەردی زراوە هۆیەکی سەرەکی بۆ دڵەکزێ و دوایەوە احتیمالە ئیلتیابی پەنکریازی بێ و ئیلتیابی جگەری بێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە لەبەرەوە ئەوەی کە مەسەن جارێ دوو جار باشە بی لە سۆدەیەکە کڕی پێی باشە بی شتێکی باشە بەڵام ئەگەر زۆر دووبارە بۆەوە سەر لە دکتۆرێ با وەیە سۆنەرێ بکە چونکە لەوانەیە علاقەی بە مەعیدەوە هەر نەبێ احتیمالە زراو بێ بۆری زراو بێ پەنکریاز بێ ویان ناو مەعیدە سەبارەت بە ئاوی نعنا یان کە پێش شێوترێ عەرەقی نعنا بەڵێ زۆر باشە ئاوی بنێشتەتاڵ زۆر زۆر باشە و من خۆم زۆر جار کە مەعیدەم هینە بێ ئاوی بنێشتەتاڵ و ئاوی بنێشتەتاڵ چەنێکی بێ لێ بخۆی دکتۆر بەڵێ ئەبێت چەنێکی لێ بخۆیتەوە کەوچکێکی لێ بخۆ زۆر باشە بە شەرتێ ئەسڵی بێ و من خۆم حتا توێژینەوەم زۆرە لەسەر بنێشتەتاڵ کە بنێشتەتاڵ یەکێکە لەو هینانە و لە جیهانیشە توێژینەوە زۆر لە سەرەتی کە شتێکی باشە زۆر باش بۆ مەعیدەی زۆر باشە طبعاً حتا بنێشتەتاڵ خۆی بنێشتە کاڵە نەک بنێشتەتاڵ بنێشتە کاڵە ئەو تاڵ نییە و زۆر زۆر تامی خۆشە و زۆر زۆر بۆنی خۆشە بەزەوەی خوا بەقەر یەک حەبی بچکۆلە ئەگینا زیاتر خۆی هەموو ڕیخۆڵەکانی حەزێتە و سکێچێ و خوێنی پێوە کەواتە بێ بزانی چەنێک لەبەرەوە ئەبێ بزانی چەنی لێ ئەخۆی و زیاتر بەقەر حەبێک یعنی کە نیوە هەڵماتێک ویا ڕبع هەڵماتێکی لێ بخۆ زۆر شتێوەیە ئەو ئاوەی کە لە بازاڕە ئەیفرۆشن هی بنێشتەتاڵ زۆر زۆر باشە و ئەمە دیعاەندیە بۆ بنێشتەتاڵ من زۆر توێژینەوەم لەسەر کردووەوە لە جیهانیشا زۆر توێژینەوەی لەسرە و خاستن بە تایبەتی لە وڵاتەکانی وەک کازاخستان و تورکمانستان و تورکیا و ئێران و ئەمانە باشە دکتۆر ئەو کەسانی کە خواردنی قورسیان خواردۆ بووی کە تووشی دڵەکزێنە بم پێشتر ئەتوانن وەکو خۆت باسی لێوە کرد کەوچکێک ئاوی بنێشتەتاڵ بخۆن بۆ ئەوی کە توش نەبن نەک دوای ئەوەی کە تووشی ئەتوانێ پێشەوە بیخواوە یا دوای ئەوە زۆر باشە بەس مهم پارێزە پارێز لە پزیشکیا پارێز لە عیلاج مهمترە پارێزیان خواردنی ئەو سەوزانەی کە باس کرا پارێزە و سەوزانە تۆ دانەنیشی سعات 11 شەو قاپێ گیپە بخۆی بڵێ با سەوزەکەی لەگەڵا بخۆم تا سەوزەکەی لەگەڵا بخۆ دوایە خۆمە گەرانتیمان ناوە بڵین کە تۆ سەوزە خواریتر تەواو مەحفوظی ڕاستە ئەبێ 3 ساعت پێش خواردن پێش نووستن خواردنێکی کەمت خواردە بێ و زۆر عەزێتی مەعیدەت دکتۆر هاوڵاتیەک پرسیاری کردووە گەر بە کورتی وەڵاممان بیتەوە ئەڵێ من دوای هەموو ناخواردنێک تووشی دڵەکزەیە بم پێشتریش قورحەی مەعیدەم هەبووە ئەمە هیچ پەیوەندیەکی هەیە بەوە بەڵێ یەکێ لە هۆکارەکانی دڵەکزێ قورحەی مەعیدەیە یعنی باشتر وایە نازوورێ بکات و سۆنەرێ بکات بۆ ئەوەی ئەگەر قورحەی مەعیدە بێ ئەمڕۆ قورحەی مەعیدە بە شێوەیە پێویستی بە نەشتەرگەری نییە بە عیلاج چاکە بێت زۆر باشە دەستە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تاوی زانیاریەکانت ماندوومان کردی دەست خۆش دووبارە